ئەم خۆپیشاندانە هەدەفی سەرەکی سێ خاڵە یەکەم ئەوەیە کە ئەم نەعەدالەتی کە هەیە لە نێوان شارەکانە نەبێت. دووەم خاڵ ئەوەیە کە ئیتر بەس بێ خۆبەخشی، یعنی ڕاستە پێش ئێمە دەست پێکراوە لە 2013 پێویستە ئیتر جیلێک بڵێ بەسە خۆبەخشی و بە خۆبەخشی لەنێو خەستخانەکانە نەمێنێ بۆی هەم کاتێک دەرچوان هەبوو دامەزرێن و سێم خاڵیژەوەیە کە دامەزرێن کرێت و ئیتر مافی خۆمانە. نزیکی ساڵێکە خۆبەخشیەکەین ئێمەش داوای مافی خۆمانەکەین و بەردەوامە بین لەم خۆپیشاندانە تاوەکو نێ جوابێکمان ئەێنەوە. ئێمە تاوەکوونێ کاتێک جوابێکیمان ئەێنەوە کە بەدڵی ئێمە بێت ئێمە بەردەوام ئەبین. ئەو ئێمەش داوایەوەکەین کە دامەزرین وەکو شارەکانی تر ئێمە بۆچی جیاوازی بکرێت لە نێوان شارەکانە مەجموعەیە دامەزرێ و مەجموعەیە ئێمە تەنها داوای دامەزران دەکەین. نەخۆشخانەی شاتوان بڵ 150 خۆبەخش بەڕێوە باشە. ئێمە ژەوە بۆ سێم ڕۆژ ئەم خۆپیشانە ئەنجامەین داوای مافی ڕای خۆمانەکەین. ئەو زڵمان پێخۆڵ ناکە و نەعەدالەتیانە کە لە شوێنێت تعینات هەبوو لە شوێن تعینات نەبێ باشە. بایکۆتی خەستخانەکەمان کردووە و ناچینەوە بەردەوامیشەوین لە خۆپیشاندان تاوەکو مافی خۆم بەدەستەکەین.